دانیشتوانی کەڵەکن لە سلێمانی لە کۆمپانیایەک تووڕەن لەلایەکی تریشەوە نۆرەگرتنی خانەنشینان بۆ وەرگرتنی موچەکانیان وا پێ ناچێت بە ئاسانی کۆتایی پێت. ئەمان و چەناوەڵێکی دیکەم بۆ ئێناون. سڵاوتان لێبێت. بەهۆی جێبەجێکردنی بەشێک لە پرۆژەی بەرزایەکانی سلێمانی دانیشتوانی گەڕەکی کەڵەکن هاواریان لێ هەڵسا و دەڵێن ژیانیان لێ تاڵ بووە. ئەمڕۆ بەشێک لە دانیشتوانی ئەو گەڕەکە گرد بوونەوە وەک خۆیان دەڵێن 4 ساڵە ئاویان لێ بڕاوە. ڕێگەوبانیشیان 7 بۆ 8 جار تێک دراوە و چاکراوەتەوە. ئێستاش قوتابیەکانیان دەبێت ڕێگایەکی دوور ببڕن تا بگەنە سەر جادە سەرەکیەکە چونکە پاس نایەتە خوار بۆ ناو گەڕەکەکەیان. دلێر کەمان بەرپرسی ڕاگەیاندنی گروپی کۆمپانیەکانی قەیوان کە جێبەجێکاری پرۆژەکەیە بە 964 وت لە داهاتوویەکی نزیکدا هێڵی ئاوەکەیان بۆ دەگوازنەوە بە شێوەیەکی سەردەمیانە تۆڕی ئاو و ڕێگایان بۆ دروست دەکەنەوە. وتیشی لە ماوەی ڕابردوودا بە تانکەر ئاویان بۆ بردوون و نایانێشتووە بێ ئاو بن. کۆستەرە ڕقم سوور و کۆنەکانی کەرکووک لە بەردەم هەڕەشەی دەست بە سەرداگرتندان و چیدی ڕێگایان پێ نادرێت بە ئارزووی خۆیان نەفەر بگوازنەوە. ئەمڕۆ سایەقی ئەو پاسارە ناڕەزایەتیان دەربڕی و هاتنە سەر جادە. وەک خۆیان دەڵێن زیاتر لە 300 پاس دەبن و هەفتەیەک کە ناوێرن لە ماڵ بێنە دەرەوە دەیانگرن. ڕسقی چەندین عایلەش لەسەر ئەو پاسانەیە. ئەوان ناتوانن بیانگۆڕن. ئەگەر حکوومەت دەیەوێ بە پاسی نوێ بۆیان بگۆڕێتەوە. عقید محەممەد لە پۆلیسی هاتوچۆی کەرکووک بە 964 وت ئەو بڕیارە لە دەستی ئێمەدا نییە. بڕیاری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆیە لە وەزارەتی ناوخۆی عێراق. هەر پاسێک تەمەنی سەر و 30 ساڵ بێت دەبێت تابلۆ سوورەکەی لێ وەربگیرێتەوە بکرێت بە زەرد واتە ببڕدرێتەوە بکرێت بە بارهەڵگر. نۆرەگرتنی فەرمانبەران و خانەنشینان بۆ وەرگرتنی موچە کۆتایی نایەت و ئەمڕۆژ هاوشێوەی مانگەکانی پێشوو دەیان خانەنشین و پیاوی ڕیشسپی و دنیادیدا کە ساڵانێکی زۆر خزمەت دەکەن هەر لە بەیانی زووەوە چوونە بەردەم بانکەکان. ئیبراهیم محەممەد خانەنشینێکی گەرمیانە و بە 964 وت سەعات 5 بەیانی نوێژم کرد و هاتمە بەردەم بانک لەبەرەوەی نەکەومە ژێر پێ. زوو هاتم دەشڵێت 5 سەر خێزان خۆی و هاوسەرەکەشی نەخۆشن ئەو موچەی وەری دەگرێت دەبێ هەمووی بداتەوە بە قەرز و بۆ خەرجی ئەم مانگەش ناچارە دووبارە قەرز بکاتەوە. ژیانم پڕ لە ڕەنج و نامورادی بە هەڵکەوتیش نەهاتم تووشی شادی. ئەمە دەردەدڵی دایکێکی دنیادیدەیە کە نەخۆشی و پیری بڕستی لێبڕیوە و لە خانەی بە ساڵاتوانی سلێمانی منملانێ لەگەڵ ژیان دەکات. ئەو دایکە قسەی بۆ مایکی 964 کردو دەڵێت دوو لە کوڕەکانم وتیان دەچینە خاریج بەڵام من وتم تا خانوم بۆ نەکردن ناهێڵم. خانوویان بۆ کڕیم و کارگوزارێکیشیان بۆ گرتم. کارگوزارەکە خراپ بوو لەگەڵم و دواتریش کچەکەم لە خانووەکەم دەری کردم بۆیە بە کوڕەکانمم وت ئەگەر خۆشتان دەوێم بمخەنە خانەی بە ساڵات چوان. ئەو دایکە بە دەنگێکی حەزینەوە دەڵێت ژیانم لە گەنجیدا هەر هیچ نەبوو کەوتمە پیریش ئەمە حاڵم بوو. سەرنجدا ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە تایبەتە بە 964 ئێوە دەزانن لە قەرارە لە ئەم شەو کاتژمێر 12ەوە ئەتە لە سبەینەوە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەست پێ بکات. 964 وەکو هەمیشە پلانێکی داناوە بۆ ڕووماڵکردنی هەڵبژاردنەکان کە لە دوو هەڵبژاردننی ڕابردووشە بە پلانێکی تۆکمە و زۆر بە بێلایەنانە و زۆر بەوەی کە دڵ و دەرونی خەڵک تێکنەدا ڕووماڵی هەڵبژاردنەکانی کردووە. گرنگترین خاڵەکانی پلانەکەی 964 بۆ ڕووماڵی ئەم هەڵبژاردنە ئەوەیە کە تەنیا زانیاری ڕاست دەگوازینەوە و هەروەها ڕێکلامی بانگەشە بڵاو ناکەینەوەکو هەر دەستگایەکی دیکە. نەخاتری هیچ کەس دەگرین و نەسەنگەریش لە هیچ کەس دەگرین لە کاتی مودەی هەڵبژاردنە. ئاگامان لە خۆمان دەبێت بانگەشەکەمان بە ناوی زانیاریەوە پێ نەدرێت و خەڵکێک لێدوانمان بۆ نەدات کە بانگەشە بێ بەڵام بە ناوی زانیاریەوە بیفرۆشێتەوە بە 964 لەمەیە زۆر ئاگامان لە خۆمانە بێت. لەلایەکی تریشەوە داوا لە خەڵک دەکەین وەکو 964 کە هاوکارمان بێت ئەگەر کەوتینە هەڵەیەکەوە لە بانگەشە و لەو پلانەی کە هەمانە لاماندا ئاگادارمان بکاتەوە. ئەو دەتوانن ڕاگەنراوەکە پلانەکەی 964 لە ماڵپەڕی 964.kr و لە پەیجی 964 ببینن. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات
بۆ هەموو لایەک.